ماوەی چەند ساڵێکە هەڵەی پزیشکی و پزیشکان بۆتە جێگەی باس و خواسی میدیا و هاوڵاتیان بێ ئەوەی قسە لەسەر هۆکارەکانی ئەم هەڵانە بکرێت زۆربەی جار دەخرێتە ئەستۆی پزیشک و کارمەندانی تەندروستی. چاودێرانی بواری تەندروستی و پزیشک و کارمەندانی تەندروستی هۆکاری بەشێک لەو هەڵە تەندروستیانە دەگێڕنەوە بۆ کۆمەڵێک هۆکاری بەدەر لە توانای ئەوان. نقوڵی لەوەش ناکەن کە هەندێک جار هەڵەی مرۆیی هەیە و پزیشک و کارمەندانی تەندروستی لێی بەرپرسیارن کە ئەمەش لە هەموو وڵاتێکی تردا بە ڕێژێکی دیاریکراوبوونی هەیە و هیچ وڵاتێک نییە لە سیستەمی تەندروستیدا هەڵەی پزیشکی ڕوونەدات. ئەو هۆکارانەی باسی لەو دەکرێت کە دەبنە هۆی هەڵەی پزیشکی و لە دەرەوەی بەرپرسیارەتی پزیشک و کارمەندانی تەندروستیە بەشێکیان حکومەت لێ بەرپرسیارە و بەشێکیشیان کەرتی تایبەت. هەندێک جاریش هەڵەی کارگێڕی و ستافی تەندروستی دەخرێتە ملی پزیشک. بۆ نمونە هەڵەی دەرمانخانەکانی لاکۆڵان و دەرزی لێدان و گلنەدانەوەی نەخۆش. یەکەم بازرگانی دەرمان. هاوردەکردنی دەرمان لە هەرێمی کوردستان لە ڕێگەی کەرتی تایبەتەوەی و لەلایەن چەند کۆمپانیایەکەوە قۆرق کراوە کە بەرپرس و کەسانی حزبی لە پشتیەوەن و خاوەنداریتی دەکەن. هەندێک جاریش بەهۆی جۆری دەرمانەکەەوە هەڵەی پزیشکی ڕوودەدات. هەروەک لە ساڵانی ڕابردوودا دەرزی ئاڤاستین بۆ هۆی کێرکردنی چاویدان هاوڵاتی هەرێمی کوردستان. دووەم نەبوونی کۆنتڕۆلی حکوومەت. سەرڕایەوەی هاوردەکردنی دەرمان لەلایەن کەرتی تایبەتەوە قۆرق کراوە و کەسانی باڵادەستیان لە پشتەوەیە لامان کادا حکوومەت هێرێمیش کۆنتڕۆلی جۆر و کوالەتی دەرمانی پێناکرێت و ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی نەخۆش و هاوڵاتیان دەرمانی ئەکسپایر و کوالەتی خراپ بەکاربێنن. سێهەم سیستەمی تەندروستی. سیستەمی تەندروستی کارتی گشتی لە هەرێمی کوردستان بەشێکە لە هۆکاری بوونی هەڵە پزیشکیەکان. ئەویش بە هۆکاری ئەوەی بەهۆی کەمی موچە و کەمی امتیازاتی پزیشک و کارمەندانی تەندروستی وا دەکات ڕوو لە کەرتی تایبەت بکەن و زۆر گرنگی بە دەوامی کەرتی گشتی نەدەن. پزیشک و کارمەندانی تەندروستی گلەی ئەویان هەیە کە موچەکان بەشی بژێوی ژیانیان ناکات بۆیە ناچار دەبن پەنا بۆ دۆزینەوەی کارێکی تر بدەن لە کەرتی تایبەت و کەمتر لە کەرتی گشتی داوام بکەن و پابند بن بە کاتەکانیانەوە. چوارەم لێنەپرسینەوە لە هەڵە پزیشکیەکان. بەشێک لە چاودێرانی تەندروستی ئاماژە بۆ دەکەن کە لێنەپرسینەوە لە هەڵە پزیشکیەکان و بێئەنجامیە و لیژنانەی بۆ بەداداچوون لە هەڵە پزیشکیەکان پێک دەهێنرێن. بەشێکن لە هۆکاری دووبارەبوونەوەی هەڵانەی کە هۆکارەکانی مرۆیی و تێیدا پزیشک و کارمەندانی تەندروستی لێ بەرپرسیارن. لە کاتێکدا لە وڵاتانی تردا بەتایبەت لە ئەوروپا و ئەمریکا ساڵانە سەدان پزیشک و کلینیکی پزیشکی لە کارکردن ڕادەگیرن و مۆڵەتەکانیان لێ دەسەنرێتەوە بەهۆی هەڵەی پزیشکیەوە.